هەندێک جار ئەگەر ئینسان هەڕەشە بکات هەڕەشەکە بەسەر خۆی تا دەشکێتەوە. ئەوەی کە هەڕەشەی کرد وڵاتی مسلمانان بکات بە دۆزەخ وڵاتەکەی خۆی بوو بە دۆزەخ. هەڕەشە دەکات ئەبێ شەرق الئەوسەد وڵاتەکان فڵان وڵات و فڵان وڵات کە وڵاتی مسلمانانە بیکەم بە دۆزەخ. بەڵام ئاگای لەوە نییە خوای گەورە دەسەڵاتی زۆرە. پێشەوەی دۆزەخەکە بۆ ئێمە دروستکە خوا دۆزەخەکەی بۆ خۆی دروست کرد. دۆزەخێک کە هەموو شتێک تەڕ و وشک هەمووی سووتا. ئەو هەموو خەڵکە زەرەری کرد. وا نەزانی ئەو خەڵکەشی کە زەرەری کردووە هەندێکی تایە بێتاوانە، هەندێکیشی تایە دەستی لە خوێنی سەدەها و هەزارها موسڵمانە هەبووە. خوای گەورە وای لێ دەکا حەتا مردن بە خەم و خەفەتەوە بژین. خوای گەورە ئیشی جوانە. زاڵمەکان ئیتر ئایا هۆکار چییە؟ بەهۆی باڵندەیەکەوە ئاگری گرتووە، بەهۆی کەسێکەوەیە خوای گەورە ئاگرێکی باراندووە، ئێمە هۆکارەکەی نازانین. ئەوانی خۆشیانە تا ئێستا نازانن. بەڵام گرنگەوە هێشتا واقعەکە ڕووی داوە. ئەمڕۆ دەیبینین کە تەماشا دەکەی ئەوان ئاگریان بەسەر ئێمەدا باران بە تەیارە و بە دەبابە و بە هەر شتێک کە تۆپ و تەیارە و هەموو شتێک ئاگریان بەسەر ئێمە باراند، خوای گەورە ئاگریشی بەسەر وڵاتی ئەوانەدا باراند. زۆر سەیرە سوبحان الله دەبینی دارێک چۆتە ئاسمانە وەکو دار گوێزهندە، وازم خورمانی دار گوێزهندە، سبحان الله لە خوارەوە ئاگر نییە ناوەڕاستەکەی ئاگری کردووە. زۆر سەیرە بنی ئاگر نییە لە ناوەڕاستەوە دارەکە دەسووتێ. گەردەلوول هەیە هەمووی ئاگرە کە دەڵێ باسی دەکەن دەڵێن ئەو گەردەلوولە تقریبان لە هەنە شوێنە 100 مەتر بەرز دەبێتەوە، پڕە لە ئاگر ناوەکەشی. ئەمە چییە؟ فێرمان دەکات کە بەڕاستی خوای گەورە تۆڵە لە کەسێک دەکاتەوە کە زاڵم مستەمکار بێ، ئەوەی کە هەڕەشە بکات لە خەڵکی زۆر جار چاڵ بۆ خەڵکی هەڵکەنی خۆی تێدەکەوێ. ئەو چاڵێکە بۆ ئێمەی هەڵکەند جارێ خۆی کەوتە ناوێت هەموو شتێکی بەدەستی خوایە.